زیاتر لە ساڵێکە گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک بۆ سەرمیلاکی حکوومەتی فیدراڵی لە بەغداد تەنیا وەک بەڵێنێکی سەرکاغەز ماوەتەوە سەرەڕای ئەوەی کە زیاتر لە 5,000 واژوو لەلایەن مامۆستایانەوە کۆکراوەتەوە و ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کراوە. 5,020 واژۆمان کۆ کردەوە، ڕادەستی وەزارەتی داد وەزیر بەڕێز خالیشوانیمان کرد بەداخەوە ئەوە بۆ 2 ساڵە چێ هیچ وەڵامێکمان نادەنەوە، نازانین ئەو واژوانە بۆ چۆ ڕۆیشت بۆ بە چۆ گەیشت یان دەرەنجامی چی بوو ڕادەستی وەزارەتی پەروەردە کرا یان نەکرا. ئەوە لە نێوان یەکێتی مامۆستایان و بەڕێز خالیشوانی مابوو کە ئێمە هیچ هەواڵێکی نازانین. وتەبێژی یەکێتی مامۆستایان ئاماژە بەوە دەکات کە دۆسیەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بە سیاسی کراوە و بووەتە قوربانی ململانە و سەفەقاتی نێوان پارتی و یەکێتی. داواش دەکات لەگەڵ سەرۆکوەزیرانی نوێی عێراق ئەو پرسە چارەسەر بکرێت. کۆمەڵی قۆناغی بڕی هەوڵێک زۆریش گەیاندرایە سوودانیشە، بەڵام دوایی بە دوواداچوونی بۆ نەکراو بە هەمان شێوە بە سەفقەیەکی سیاسی ئەو بابەتەیە مراندیان ئەوش بەهۆی ململانەی حزبی نێوان هەردوو حزبی دەسەڵات بەڕاستی زەربەیەکی گەورەی لە منتیقەی کەرکووک و لە خوێندنی کوردی و لە جوتیاران و لە هەموو شێوەکان داوە کە ئەمە بەڕاستی نیگەرانێکی زۆری کردووە و ئێمەش داوا ئەکەین ئێستاش حکوومەتی هەرێم لە کاتی مفاوەزات لەگەڵ زەیدیە ئەتوانێت جێ ئەو بابەتە بگاتەوە بیکاتە بڕگەیە بۆی لە پەرلەمان ئیشی لەسەر بکرێ. وەزیری دادی عێراق لە کابینەی سوودانی کە واژووی مامۆستایانی کوردی خوێندنی کەرکووکی ڕادەست کرابوو بە کەمتەرخەم و جێبەجێنەکردنی بەڵێنەکانی تۆمەتبار دەکرێت. ملەوە کە گیانمانە بەڕێز دەستی بەڕێز کاک خالیشوانی لە ئێوارانی کە لە ژنەیەکمان ڕۆشت و دای بەدەست ئەو بەڵام ئەو ینی ئەو پەیمانی کە دای بوو جێبەجێ نەکرد ئەوە جێبەجێ کرا ڕاستە خۆ فەرمانی کردا بۆ جێبەجێکردنەکەی بەڵام تا ئێستا هیچ وڵامێکی نەبووە بۆەوە تەنها هەر بێدەنگی بوو ئەوە جێبەجێ نەکردووە. مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک داواکاریەکی بە پەلە و جددی ئاڕاستەی سەرجەم هێز و لایەنە سیاسیە کوردیەکان دەکەن، بە تایبەت ئەوانەی لە کابینەی نوێی حکوومەتی عێراقدا بەشدارن کە چیتر ڕێگە نەدەن دۆسیەی گواستنەوەی ڕاژەکانیان پشتگوێ بخرێت.